دیمەنێکی نوێی Avengers Doomsday بڵاوکراوەتەوە وەرن پێکەوە ڕیاکشنی بۆکەی منیش یەکەم جارمەی بینم بەڵام باسی واکەن کە پڕە لە شتی نوێ فەرموو با بینەربین. ئەوە شوێنەکەی دۆکتەر دوومە. ئەوە سوستۆرماڵە ڤیکتۆر دایمە لە هەموو ژوورەکە زیرەکترین کەس بووە. هەڵە جاران جیاواز بوو. ئەبێ سوستۆرم بێ و لۆگۆی مارڤڵ وەکو ڕانی دووم ئەوەتە. وەلای ئەکسمێنەکانن؟ Everything he loved was taken from him. I knew he was lost. And I did not realize that he was broken. يعني جماعة فانتاستيك فور باش ناسي أنا. وابيل يونيفرسكي وأنا أبي لما بوم عندك كشتك بايا. ريد ريتشاردز. لەگەڵ دووما بوو. هەڵێ هەمووتان ژیانێکی دزراو ژیاون دۆکتەر دوومە. هەڵێ بێ بیگەڕێنەوە ژیانە دزراوەی کە بردووتانە. مستەر فانتاستیک لەگەڵ. لۆگۆکەیان تۆزە جوانتر کردووە ئەنجا ئەی هاوار 18/12/2026 لە سینەماکانی جیهان زۆر زەخم دیارە زۆر بۆ یەکەم جار بینیمان کە مستەر فانتاستیک بەرامبەر دووم وەستاوەتەوە و دووم دنیای وێران کردوە دۆکتەر دووم پێڵە ڤیکتۆر تۆ ئەمە کردوە چونکە مستەر فانتاستیک و سوستۆرم و جەماعەتی فانتاستیک فۆر ئەیناسن پێشتر ناسیویانە وەکو سوستۆرم باسیەکە ئەڵێ کەسێکی زۆر باش بووە و زۆر هێمن و لە سەرخۆ و گرنگی پێدەر بووە و ئەڵێ بۆیە گۆڕاوە لەبەرەوەی کە هەموو شتێکی ژیانیان لێساندەوە کەواتە ئەم دۆکتەر دوومە ئەبێ لە یونیڤرسەکەی فانتاستیک فۆرەوە بێ و بەڕاستی زۆر شازە وەکو بینیتان چۆن بە 2/5 چەکشەکەی تۆرەگرێتەوە ئاوە فڕێە زۆر شاز دیارە ئەتر هیوادارم کە فیلمەکەشمان بینی پڕ بێ لە سوپرایس جا چاوەڕوان بن کاستی ئەکسمێنەکانیان ڕاگەیاندووە لەگەڵ کۆمەڵێ بەرهەمی نوێی